زیادبوونی دیاردەی دەگل عەشایری لە زۆرێک لە ناوچەکانی عێراق و بەغدای پایتەخت وای کردووە دەسەڵاتداران تند بن لەگەڵ ئەو دیاردەی ترس و دڵەڕاوکێ لە نێو خەڵکدا دروست کردووە لە کاتێکدا زۆرێک لە خێڵە عەرەبیەکان ڕەچاوی دەکەن. ئەم تاوانە زیان بە ئاسایشی دەوڵەت دەگەێنێت و ترس و تۆقاندن لە نێوان هاوڵاتیان دەخڵقێنێت. ئەو تاوانەی کە بە کاری تیرۆریستی هەژمار دەکرێت ئەوەیە کە هەر تاوانێک ترس و تۆقاندن لە نێو کۆمەلگای عێراق دروست بکات. هەر کات تەقوتۆق و سەماکردن و هات و هاوات بەرماڵێک بگرێت ئەوە خەڵک دەیناسێتەوە دەگل عەشایریە و ئەو ماڵە ناچار دەکات بێنە پای ئەو داوایەی کە زۆرجار بە پارەیەکی زۆر کۆتایی دێت. لەم کۆبوونەوەیدا چەندان ڕاستپاردە گەڵاڵە کران و پوختەیەکیتان بۆ دەخینە ڕوو. یەکەم بەرزڕاگررتنی بڕیارەکانی ئەنجومەنی دادوەری سەبارەت بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەوەی پێی دەگوترێت دەگەی عەشایری، ئەمەش بە جۆرەی یاسای نەهێشتنی تیرۆرە. خێڵایەتی و سەرۆکهۆزەکان لە کۆمەڵگا عێراقیەکان ڕۆڵی کارا دەژێڕێت، بەڵام زیادبوونی ئەم دیاردەیە حەق و ناحەقی شێواندووە. سەرۆکهۆزەکانیش ئەو پاشاگردانیە دەگەڕێنەوە بۆ لاوازی دەسەڵاتی دادوەری لە عێراق. پامنێری دەنگی ئەمریکا لە بەغدا سەردانی ئەنجومەنی عەشایری کەرتی ڕەسافەی کردووە وتەبێژەکەیان ئەو پاشاگردانیە دەگەڕێنێتەوە بۆ لاوازی دەسەڵاتی دادوەری. ئەو ڕۆکە ئەمە بۆتە دیاردەیەکی نەرێنی کە دش بە هەموو دابوونەریتێکە. دەوڵەت و یاسا هەیە بەڵام پیادە ناکرێت. جیاوازی لە نێوان دەوڵەت و حکومەتدا هەیە بەڵام حکومەت لە پیادەکردنی یاسادا لاوازە. ئەگەر یاسا لە هەر کۆمەلگایەک سەروەر بێت یاسا گرفتەکانی کۆمەلگا چارەسەر بکات، ئەم مامۆستای زانکۆیە کە خێڵێک دەیانەوێ پارەیەکی زۆری لێپستێن و لە ڕێگەی گوندەی و تۆقاندنەوە لە بری ڕوو لە دادگا بکات هانای بۆ شێخێکی دی بردووە. تۆ شکست بە داعشدا، ئێمە سوپاسی فەرماندەکەت دەکەین ئەوەی داعشی لەناوبرد. باش ئایا تۆ چۆن دەبیتە نوێنەری داعش و دەیت لە عێراقیەکان لە نێو ماڵەکانیاندا دەدەیت و تەقیان لێ دەکەیت؟ ئەی ستەمکاران، لە عێراق هیچ شتێ بە هێندی چەک بڵاو نەبووتەوە. ئیدی ڕەنگە هەر جارە و شێوەیەک لە گرفتی کۆمەڵایەتی و ئاسایشی دروست ببێت لە نەبوونی یاسایەک بۆ هەمووان.